سڵاوتان لێبێت و لە شار پرێسەوە ئەم کاتتان باش. پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەکی بەناوی یاسای ژنانی ئێزیدی پەسەند کرد. بەپێی پرۆژە یاساکە ئیدی بۆ لەمە دووە ئەو ژنە ئێزیدیانەی کە بوونە قوربانی شاڵاوەکانی داعش بۆ سەر ناوچەی شنگال و دەوروبەری دەتوانن سوودمەند بن لە حکوومەتی عێراق. بەپێی پرۆژە یاساکە شوێنی نیشتەجێبوونیان پێویستە بۆ دابین بکرێت، هاوکات چاودێری تەندروستیان دەکرێت، هاوکات ئەو منداڵانەی کە بوونە قوربانی لەگەڵ ژنانی ئێزیدی لە شنگال و دەوروبەری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە چاودێری تەندروستی دەکرێن و کۆمەڵێک خزمەتگوزاری دیکان بۆ دابین کراوە. ئەمڕۆ دەپرسم ئاخۆ ئەو پرۆژە یاسایە چۆن دەتوانێت خزمەت بە ژنانی قوربانی ئێزیدیان بکات، تا چەند حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن بە عەمەلی ئەو یاسایە جێبەجێ بکەن. ئەو ژنە ئێزیدیانی کە ئێستا لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقن تا چەند دەتوانن سوودمەند بن لەو پرۆژە یاسایە. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر پرۆژە یاساکە میوانداری بەڕێز دێرین خدر چالاک لە کاروباری ژنانی ئێزیدیم کردووە. سڵاوت لێبێ خاتوون، ئەم کاتت باش. ئەمەوێ بۆ چوونی جەنابتان بزانم لەبارەی پرۆژە یاساکەوە چۆن پرۆژە یاساکە دەبینن. سڵاوتان لێبێ، هەموو کاتێکتان باش، دەست خۆش بۆ ئەم دیدارە. لە سەرەتایە ئەمەوێ ینی ئەگەر وەلەو ئومێدێکی کەمیش بێ بۆ ژنان و کچانی ئێزدی ئەوانەی کە ڕزگار بووی دەستی داعشن، ئەمەی پیرۆزباییان لێ بکەم بە هۆی پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە. ڕاستان پرۆژە یاسایە لەوانەیە بەشێکی کەمی پێداویستەکانیان دابین بکات یان لەوانەیە کەمێک لەو ئازارەیان کەم بکات، بەڵام لەگەڵ ئەوەشە لەوەی کە هیچ نەبێتن باشترە. بە هیوای ئەوەین و گرنگترین شتیشکەلای ئێمە دوای پەسەندکردنی ئەم یاسایە بە زووترین کات بکەوێتە بواری جێبەجێکردنەوە، چونکە بەڕاستی ئەگەر سەیری بارودۆخی کچان و ژنانی ئێزدی بکەین، ئەوانەی بە تایبەتی ئەوانەی کە لە دەستی داعش ڕزگار بوون لە بارێکی دەرونی زۆر نالەباران، زۆر باری دەرونیان خراپە و باری ژیان و گوزەرانیشیان زۆر خراپە. زۆربەی هەرە زۆریان لە ناو کەمپەکانە ئەژین سەرەڕاوی ئەوەی کە تووشی ئەو شۆکە گەورەیە یان ئەو نەهامەتی کە بەسەریان هاتووە، سەرەڕای ئەوەی کە ڕوبەڕووی تونترین دەستدرێژی سێکسی بوونەتەوە لەلایەن داعشەوە. دوایەوەی کە مادام باسی لایەنی دەرونی قوربانیەکانت کرد، ئەمەوێ بپرسم بەشێک لە پرۆژە یاساکە چاودێریکردنی لایەنی یاخودباری دەرونی ئەو کەسانەیە کە بوونەتە قوربانی، پێتان وایە چۆن ئەم پرۆژە یاسایە دەتوانێت خزمەت بەو کەسانە بکات؟ بەڵێ وایە، باری دەرونیان بەداخەوە زۆر خراپە، بێجگەلەوەی کە ئەو بارە دەرونیەی کە بەسەریان هاتووە بەهۆی ئەو دەستدرێژیانەی کە بەسەریانە هاتوونەتە ئێرەش ژیانێکی سەخت بەسەرەبن. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە زیاتر باری دەرونیان خراپ بێتن. ئێمە خۆمان هێرەکەمان لە ماڵی خۆمان خاوەنکاری خۆمانی لەوانەیە بەهۆی ئەم بارودۆخی خراپی ئابووری کە بەسەر عێراق و بەتایبەتی کوردستانی هاتووە، بەهۆی بوونی ئەم قەیرانانە باری دەرونیمان تا ڕادەیەک ئەتوانین بڵین زۆر جار ترسێک یان دڵە ڕاوکێک ئەکەوێتە ژیانمانەوە یان دەروونمانەوە. اینجا ئەوان دوای ئەو هەمووی کە بەسەریان هاتووە و هاتوونتە ئێرە و لە ناو کەمپەکانیشە باری ئابووریشیان زۆر خراپە، بێکارن، هیچ ئیشێک نییە، باروگوزەرانیان زۆر خراپە. ئەمە زیاتر کاریگەری کردوتە سەر باری دەرونی ئەو کەسانە. ئەوەی ڕووی ئابووریەوە چۆن دەتوانێت خزمەتیان بکات؟ ئەگەر لە ڕووی ئابووریەوە باشە بێتم بە بچوونی من هیچ نەبێ لایەنێکی مادی دابینکردنی بژێوی ژیانیان دابینەکات، بە تایبەتی بۆ ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان لە دەست داوە بەهۆی شەڕی داعشەوە یان گیراون کوژراون. ئێمە خۆمان ئەزانین زۆربەی هەرە زۆریان هاوسەرەکانیان کوژران و ژنەکان و کچەکان ڕفێنران لەبەر ئەوە کە گەڕاونەتەوەش لەوانەیە بەرپرسیارەتی بەخێوکردنی مناڵیشیان لەسەرشان بێت و اینجا لە ناو کەمپەکانیشە ئەوە زۆر خراپە. بۆ چوونی من ئەم پرۆژە یاسایە ئەتوانێت هیچ نەبێت کەمێک باری ئابووریان بەرەو باشتر ببات، ئەویش دابینکردنی موچەیەکە بە بڕوای من لەگەڵ دابینکردنی پارچە ئەرزێکە و سەرفکردنی وەکو سلفەی عقارێکە بۆ دروستکردنی شوێنێک کە تایە بژین، چونکە بەڕاستی لە ناو کەمپەکانە بارودۆخیان زۆر خراپە.
ئەگەر بشگەڕێنەوە شنگار زۆربەی هەر زۆریان خانووەکانیان لە ناو چوون هەمویان خاپور کراون بۆیە لەوانەیە لە لایەنی ئابوووریەوە کەمێک هاوکاریان بێت تۆزێک ژیانیان بەرەو باشتر بڕواتم لەگەڵەوەشە لە پرۆژە یاساکە بەس لەوە کراوە گوایە احتیمامێکی تایبەت بدرێ بە باری تەندروستیان و باری دەرونیان ئەویش لەوانەیە ئەگەر فێرکردنیان بێتن دەکردنەوەی هەندێک خول بێتن و فێرکردنیان بێتن بۆ ئیشێکی دیاری کراو و بتوانن ئەو ئیشە بکەن بۆ بژێوی ژیانیان یان مەشغوڵ بن بەو ئیشەوە ئەمە تۆزێک لە باری دەرونیان ئاسان ینی باشتر ئەکاتن لە جیاتی ئەوەی بێ ئیش بن و تەنها بیر لەوە بکەنەوە کە چی بکەن و چی نەکەن تا بژێوی ژیانیان دابین بکەن زۆر باشە بەشێک لە بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێم بە گەرمی پێشوازیان لە پرۆژەکە کرد و پرۆژەیەکی زۆر باشیان وەسف کرد پێتان وایە لە ماوەی 6 بۆ 7 ساڵی ڕابردوودا بۆچی حکوومەتی هەرێم نەیتوانیوە پرۆژەیەکی لەم زۆرە پێشکەش بە قوربانیەکانی شنگال بکات لە کاتێکدا ئێستا بە گەرمی پێشوازی لە پرۆژەیەکی لەو جۆرەی پەرلەمانی عێراق دەکات بەداخەوە شنگالیش وەکو ناوچەکانی تری کوردستانی کە لە مادەی 140 قوربانی تا ڕادەیەک هەردوو حکومەتەکەن چونکە تا ئێستا یەکلایی نەبووتەوە کە سەر بە چه حکومەتێکن بە تەواوەتی بۆیە نە حکومەتی هەرێمی کوردستان خەمێکی جدیان لێ ئەخوات نە حکومەتی بڵین مرکزی خەمێکی جدیان لێ ئەخوات شنگالیش بەدەر نەبووە لەوە لەگەڵ ئەوەشە ئێستا ئەو ململانەیە سیاسیە کە لە شنگال هەیە و زۆر بەرچاومان ڕوون و دیارە بوونی ئەو هەموو هێزەی کە لە ناو شنگال هەیە ئەمەش یەکێکترە لەو ئەگەرانەی کە جارێکی تریش خەڵکی شنگال قوربانی بن بۆیە ینی بەهۆی ئەوەی کە شنگال لە مادەی 140 لەبەر ئەوە من پێم وایە کە حکوومەتی هەرێم بەجددی خەمی لێ نەخواردووە ئەو کێشمەکێشەی کە وەک خۆت ئاماژەت پێکرد لە شنگال هەیە تا چەند دەبێتە ڕێگر لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکەدا بەڕای من ڕێگریەکی گەورەیە چونکە تا ئێستا ئەو ئەمن و ئاسایشەی کە ئێمە ئەمانەوێت لە شنگالە نییە تاکو خەڵکەکە بتوانێت بگەڕێتەوە دوای ئەوە لەوانەیە ئەگەر ئەو پارچە ئەرزانش بدرێت بەو کەسانە یان بەو ڕزگار بووانە بەلانی زۆرەوە لە شوێنی سەرەکی خۆیان ئەبێ لە زێدی خۆیان ئەبێتن ئەگەر نەگەڕێنەوە ئەوێ و باری ئەمن و ئاسایش لەوێ بەردەست نەبێتن چۆن ئەتوانن بگەڕێنەوە بتوانن خانوویەک دروست بکەن تاکو بتوانن تایە بژین بۆیە جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایە تا ڕادەیەک قورسە پێشتر و گرنگتر لەو پرۆژە یاسایە دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی شنگالە بتوانێت بگەڕێتەوە حکوومەتی هەرێم چۆن دەتوانن یاساکە بخەنە بواری پراکتیکەوە لە کاتێکدا بارودۆخی شنگالەوە خۆت ئاماژەی پێ دەکەی بەو جۆرەیە بە بۆچوونی من ئەبێت هەردوو لە بەڕاستی بگەنە بڕیارێک اتفاقێک بکەن کە زمینەیەکی ئەمین دروست بکەن بۆ خەڵکی شنگال لە شنگال تاکو بتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان اینجا ئەم پرۆژە یاسایە بە شێوەیەکی باش لەوانەیە بکەوێتە پراکتیکەوە ئەگەر وانە بێتن بە بۆچوونی من شتێکی وا ناکرێتن کە ئێمە چاوەڕێین زۆر باشە بەشێک لەو ژن و کچە ئێزیدیانەی کە بوونە قوربانی لە 2014 و دواتر ئێستا بەشێکیان لە دەروی هەرێمی کوردستان و عێراقن ئەوانە تا چەند دەتوانن سوودمەند بن لە پرۆژەکە بەڕای من هەموو ئەو ڕزگار بووانە ئەبێ سوودمەند بن چکە هەمویان ئەو نەهامەتیان بەسەرا هاتووە لەوانەیە لەوێ ینی لەلایەنی بارودۆخی ژیانەوە یان ئەمن و ئاسایشەوە ژیانیان باش بێتن بەڵام بێگومان هەموو کەسێک هەر زێدی خۆی پێخۆشترە و بێگومانم ئەگەر بگەڕێنەوە زێدی خۆیان و لەوێ ئەو پێداویستیانی ژیان کە هەیە وەکو هەر مرۆڤێک کە شایستەیە لەو ژیانەیە بژیتن زۆر زۆر باشترە بێتن بۆ باری دەرونی ئەوانیش باشە تۆ وەکو چالاکوانێکی کاروباری ژنانی ئێزیدی کاردانەوەکانی ئەم پرۆژە یاسایە لە ناو ژنانی ئێزیدیە بە تایبەت لە ڕووی دەرونیەوە چۆنە؟ بێگومان باشە تا ڕادەیەکی باش پێشوازی لێکراوە ئومێدێکیان پیا کردووە بەڕاستی ئومێدێکیان پێ بەخشراوە کە ئەمە بتوانێت ژیانیان ئەگەر کەمێکیش بەرەو باشتر بباتن بەڵام گرنگتر ئەوەیە بۆی ئەو ئومێدە بەردەوام بێت
بۆی ژیانیان بەڕاستی بکەوێتە بوارێکی باشترەوە جێبەجێکردنی ئەم پرۆژە یاسایەیە. زۆر باشە. بەشێک لەو ژنانەی لە ساڵانی ڕابردوو کە چەکدارانی داعش دەستدرێژیان کردنە سەر ئێستا منداڵیان هەیە، واتە باوکی ئەو منداڵانە بەشێک لە چەکدارانی داعش بوون، ئێستا باوکیان نەماوە یاخود چارەنووسی باوکیان نادیارە. ئەو منداڵانەی کە ئێستا لای ژنانی ئێزدین چۆن لە ڕێگەی ئەم پرۆژە یاسایەوە دەتوانێت خزمەت بکرێن؟ من لەو باوەڕەدام ئەو خاڵە ینی لە پرۆژە یاساکانیە، بەڵام بە بۆچوونی من بۆ قبولکردنی ئەو مناڵانە لە ناو کۆمەلگای ئێزدیە ئەبێت ئەو مناڵانە بە ناوی دایکەکانەوە بکرێتن، چونکە بەڕاستی خۆمان ئەزانین لە هەموو کۆمەلگەیەکیش ئەمە بەرچاو دیارە لە کۆمەلگای کوردی بەتایبەتی لە کۆمەلگای ئێزدی کە قورسە قبولکردنی ئەو مناڵانە، چونکە یەکێکی فەرمی لەو جۆرە هەیە کە منداڵەکان بکرێن بە ناوی دایکیانەوە. لە هەندێک ڕێکخراوی ژنان بەڵێ خۆم ئامادەبوومە لە زۆربەی وەرکشۆپەکان لە هینەکان هەوڵی ئەوە هەیە گوایە یاسایەک دابنرێتن کە ئەو مناڵانە بکرێن بە ناوی دایکەکانەوە بۆ یاسای باری کەسێتی لە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش ڕێگە بە شتێکی لەو جۆرە نادات کەواتە دەتانەوێت چۆن ئەمە بیرۆکەیەکە وەکو ئێمە ژنانی چالاکوان لە بواری ژناندا ئەو ڕێکخراوانەی کە لە بواری ژناندا کار دەکەن ئەمە بیرۆکەیەکە کە بەڕاستی هەوڵێکی وا بدەین، بەڵام تا چەند سەرەگرێت و چۆن ئەتوانین بیکەین ئەوە نازانم بەڕاستی، بەڵام بیرۆکەیەک هەیە ئێمە لەناو خۆمانە. لە ماوەی ڕابردوودا بە تایبەت لە چەند مانگی ڕابردوودا ژمارەیەک لە کچان و ژنانی ئێزدی خۆیان کوشت ڕوبەڕووی دۆخێکی دەرونی ئاڵۆز و زۆر ناڕەحەت بوونەوە. تۆ و چالاکوانێکی ئەو بوارە ئێستا دۆخی ژنان چۆنە و چۆن گوزەرانیان بەڕێوە دەچێت بە تایبەت لە ڕووی دەرونی؟ بەڵێ کاکڕابیارە، ئەگەر لە نزیکەوە بچینە ناو کەمپەکانەوە سەیری بارودۆخی ژیانیان بکەین بەڕاستی لەوە تێئەگەین کە بەڕاستی ژیانیان زۆر زۆر قورسە. یعنی چەند ئێستا من بۆت باس بکەم لەوانەیە تۆ نەتوانیت تەوەقع نەکەیت کە چەندێک ژیانیان قورسە لە ناو خێمەیەکە، لەوانەیە خێزانێک لە 5-6 کەس لە 7 کەس پێک هاتبێت لە ناو یەک خێمەیان لە بەرگەرمای هاوین سەرمای زستان، دوای ئەوەش ئەوانیش گەنجن کە ئەبینن لە سۆشیال میدیا لە تیڤیەکانەوە ژیانێکی تر هەیە، خەڵکێکی تر لە ڕەوشێکی باشترە ئەژین، ئەمەش نەبوو بە ڕۆژێکی دوو ئەوە وا بۆ 7 ساڵ ئەچێ لەم ڕەوشایە ئەژین لەم بارودۆخایە ئەژین، بۆیە ینی بێ ئومێدیەک دروست ئەبێت و پەنا ئەبەنە بەرخۆکوشتن. بەداخەوە لە سەرەتای ئەم ساڵ 3 کچمان لەدەستدا ئەوانیش پەنایان برد بۆ خۆکوشتن لە ماوەی 3-4 ڕۆژە. بەڕاستی وەک ینی ئەوە کارەساتە ئەبێ بەڕاستی ئیشی لەسەر بکرێتن. ئەوە ئەو کچانەش ینی گەنج بوون، تازە پێگەیشتوو بوون کە ئەبینن ئەوان باری ژیانیان ئاوایە و ئەشبینین کە ژیانێکی تر هەیە، بەڕاستی مرۆڤەکانی تر بە شێوەیەکی باشتر و شایستەتر ئەژین، بۆیە باری دەرونیان خراپترە بێت. کچانی ئێزدی لە بارودۆخێکی ناهەمواری لەو جۆرن کە خۆت ئاماژەت پێ کرد، کەواتە حکوومەت و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ جیاواز لە پرۆژە یاسا بە چ ڕێگایەکی دیکە دەتوانن لانی کەم خزمەتی بەشێک لەو ژنانە بکەن؟ بەڵێ گرنگترین شت بە بۆچوونی من بەڕاستی زەمینە سازیەک بکرێت بگەڕێنەوە شوێنی خۆیان، چونکە لێرە یعنی هەر کەسێک بگەڕێتەوە شوێنی خۆی اینجا ئەزانێت چی بکات چی نەکات مستەقبلێک پاشە ڕۆژێکی هەبێتن، بەڵام تا لە ناو ئەم خێمەیە بژیتن بەڕاستی هیچ پاشە ڕۆژی دیار نییە. ئایا بانی خێمەکەی ئەسووتێتیا ئەمرێت، بانی لافاو ئەبێتن ئەخنکێ لە ناو ئاوی لافاوە، لە ناو گەرمایە دوو پشک پێوەی ئەیە مار پێوەی ئەیە، ئەم شتانە هەمووی لە مێشکیانە هەیە و زۆریش تووشی ئەوە بوونە و ئەوەمان بە چاوی خۆمان بینیوە بە درێژای ئەو 7 ساڵەی کە لە ناو خێمەکانە ئەژین. بۆیە گرنگترین شت کە حکوومەت و ڕێکخراوەکان بکەن بەڕاستی پاراستنی شنگالە، دابینکردنی ئەمنیەتی شنگالە بۆی بگەڕێنەوە شوێنی خۆیان، اینجا ئەو کاری کە پێویستە بکرێتن بۆی ژیانیان بەرەو باشتر بڕواتن ئەوە بکەن. زۆر باشە. بەڕێز دێرین خدر چارەک لە کاروباری ژنانی ئێزیدی، سوپاس کە لەگەڵمان بوویت. بینەرانی بەڕێز ئێوەش هەر شاد بن، کاتێکی خۆش.